بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا لەوانە پرسی گواستنەوەی موچە ڕاستەوخۆ بۆ سەر بەغداد کە ئێستا لە ئێستادا ئەم داواکاری هەیە و جگە لە فراکسیۆنی پارتی فراکسیۆنەکانی دیکە واژۆیان کردووە بەشێک لە پەرلەمانتارانی پارتی باسییان لەوە کردووە کە ئەمە لێدانە لە حکوومەت یاریی کوردستان ئەگەر ئەمە سەر بگرێت ئایا مەسە دەگرێت یاخود چارەسەر بۆ ئەم پرسە چیە و سەبار بە جێبەجێنەبوونی یاسای بۆ جەش هۆکارەکەی کە تاکو ئێستا جێبەجێ نەبووە پرسی موچە چی بەسەردەی مەسلەی ناڕزایەتی و بایکۆت و مەسلەی لاوازبوونی هەرێمی کوردستانیش بەرامبەر بەغدا هاوپەیمانەتی لایەنە کوردیەکان و لایەنە شێوەسوونەکانیش چۆن بووە لە پێشتر وە لە داهاتوودا ناخشەی چۆن دەبێت ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین کاک کۆشار بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس بەڕێز. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین. ئێستا هەوڵێکە لە پەرلەمانی عێراق ئەوەی کە موچە ڕاستەوخۆ بەغدا بیدە واژۆی کۆکراوەتەوە و فراکسیۆنە کوردیەکان جگە لە پارتی بەڕێز دەم هەوڵە چۆن دەبینی هەوڵێکی باشە؟ سڵاو سپاس بۆ جەنابەت و سڵاو ڕێزیش بۆ بینەرانی کەناڵی پەیام. خۆی کاک حەکیم یعنی هەوڵی ڕاستەوخۆ مامەڵەکردن و مەسلەی یەکخستنی سیستمی موچە لە سەرتاسەری عێراقدا لە زاخۆوە بۆ بەسترا هەوڵێکی کۆنە. ینی لە ساڵی 2016 ئێمە لێدوان و هەوڵی فەرمیمان هەیە ینی من مطالعەیەکم لە ناو پەرلەمانە لەسەر کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەو کاتە لیژنەیەکیشی بۆ دروستکرا هەوڵماندا و ینی لە خولی با بڵێن 2014 بۆ 2018 لە دواتریش لە خولی بادی شەروەزارەتی پەروەردە تەندروستی لەو چوارچێ بەڵێ سیرکە قەناعەتێکە بوو لە سەردەمی عەبادیە و هەوڵێک بوو بە ئاراستەی ڕاستە بەڵام تەواو نەکرا ئەویژەوە بوو کە هاتن جەردی چەند وەزارەتیشیان کرد کە ئێستا دێمە سەری یعنی چارەسەرەکەی چێ و چۆنە و کێشەکانیش چین لە بەردەم یاخود ڕێگرەکانی بەردەم ئەم مامەڵە ڕاستەوخۆیە چۆنە یان یەکخستنی سیستمی موچە. لە ساڵی 2019 و دواتریش تا موازنەی 2021 محاولەی ئەومان کرد کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە بدرێ. بەڵام من بە تەجروبەی ئەم چەند ساڵە ینی بە تەجروبەی با بڵێن ئەندامەتیم لە لیژنەی دارایی بەو تەجروبەی ئەوەش کە لە 2014 چەند ساڵێک سەرۆکی فراکسیۆنی گۆڕانی ئەوسا بووم بۆم دەرکەوتووە کە کێشەکە بریتی نییە لەوەی ئایا لە پەرلەمان چی دەکرێت بۆ مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کێشەکە کێشەیەکی تەشریعی نییە بەقەدەر ئەوەی کێشەکە کێشەیەکی تەنفیزیە کێشەکە کێشەیەکی حکوومەتیە و حکوومەت دەبێ ڕێکارەکان بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەوە جارێ پێش هەموو شتێک بەڕێی من دەبێت ناونیشانی سەرەکی ئەو هەنگاوە بریتی بێ لە یەکخستنی سیستمی موچەی فەرمانبەرانی عێراق لە زاخۆوە بۆ بەسرا لە چڕوانگەیەکەوە لە ڕووی چەندێتی و چۆنیەتی دابشکردنەوە لە ڕووی دەرەجاتی وەزیفیەوە بەڵام ڕێگری سەرەکی بەردەم ئەمە بریتیە لە چی؟ تەڵام بریتی نییە لە دەستور وەکو بەشێک دەیڵێن تەڵەن هەر ئەو کاتەش کە ئێمە لە 2016 و 17 و 18 و 19 هەتاکو ئەم لەحزەیە کە من زیاد لە جارێک لێدوانم لێداوە لەم ستۆدیۆ باسم کردو لەگەڵ جەنابەت لە کەناڵە عەرەبیەکان بە عەرەبی قسەم لەسەر کردووە لە تویتەر لەسرم نووسیوە سیستمی مالی عێراق و ڕسمی سیاسی دارایی عێراق لە سەڵاحیەتە حەسریەکانی حکوومەتی ئیتیحادیە و موچەچێتە پاڵیەوە و ئێمە لە 2017 و 18 کە گروپێک خەریکی کۆمەڵێک جوزانم یعنی فشەفشی قەومی و ئەوانە بوون کە ئەم قسانەمان دەکردەمان و بە پێچەوانەی دەستور نییە هەبوون دژ بوون ینی پیانوە بوو ئەمە هەڵوەشانەوەی دەستورە حتا لە مەفهومی مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانیش تووشی هەمان کێشە و هەمان گرفت بووین. بوختەی ڕەئی من بریتیە لەوە کە لە ڕووی دەستوریەوە هیچ کێشەیەک نییە و لە ڕووی یاساییشەوە هیچ کێشەیەکمان نییە ئەوەی کە کێشەمان هەیە کێشەکە بریتیە لە کێشەیەکی تەنفیزی چۆن؟ حکوومەتی عێراق زیاد لە جارێک داوای لە هەرێمی کوردستان کردووە بۆ نمونە ینی لە قانونی موازنەیەک لە دوایەکەکانی لانی کەم دوای 2014 و 15 بە تایبەتیش بە دیاریکراوی لە 19 داوای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لیستی تەفسیلی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ بە عەسکەری و مەدەنیەوە بە نێر و مێوە بە دەرەجاتی وەزیفی و میلاکاتەوە بە هەموو ئەوانەوە
بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم لەحزەیەکە من قسە لەگەڵ جنابتەکەم جوابی ئەم داوای حکوومەتی هەرێمی کوردستانی با بڵێن قانونی موازنە و تەنانەت حکوومەتی عراقی نەداوەتەوە، یعنی بڕۆن سەیری مادەی 11 لە قانونی موازنەی عراقی پێنجەمیان شەشەم بکەن، یعنی تەنانەت بە عیبارەتی ئیلزام هاتووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام بکرێەوە سەقفێکی زەمەنیشی بۆ دانراوە کە لە خلالی ئەم چەند مانگەیە ئەبێ ئەم قائیمەیە بنێرێ، چونکە لە 2002 ئەبدەیتی ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوەوە. ئێستا وەزارەتی دارایی عێراق هیچ جۆرە لیستێکی تەفسیلی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لا نییە. پرسیارەکە ئەوەیە گریمان حکوومەتی عێراق یان گریمان یاسایەک مەسەلەن دەرچوو یان قەرارێک دەرچوو لە پەرلەمانی عێراقەوە کە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەغدا بیدا. بەغدا چۆن بیدا کە لیستێکی دیاریکراوی لەلا نەبێ، کە لیستی حقیقی یاخود لیستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان حەسەب وەزارات حەسەب دەوائری مختص لەلا نەبێ، ئەو موچێ چۆن دابەش بکە، چۆن تەوتینی ئەو با بڵێن موچانە بکە، چۆن جێگیریان بکە لە سیستمی موچەی خۆیدا. کەواتە خەلەلەکەمان بریتیە لە چی؟ خەلەلەکە بە پلەی یەکەم بریتیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنقەس لە ساڵانی ڕابردوودا لیستی موچەی فەرمانبەرانی نەداوە بە حکوومەتی عێراق. ینی خۆی تەبەن ئەمە کێشەیەکی ئێجگار گەورەیە و لە ڕاستیدا مای پێکەنینیشە، ینی مای پێکەنینە تۆ لە چوارچێوەی دەوڵەتێکا بی هەرێمێک بی لە چوارچێوەی دەوڵەتێکە لیستی موچەی فەرمانبەرەکانت بشاریتەوە لە دەوڵەتە فیدراڵیەکە و لە ناو موازنەیان نەبێت. لە کاتێکا مەفروض بوو لە جەدوەلی جیمی قانونی موازنەی هەموو ساڵێکدا لیستی موچەی فەرمانبەران هەبێت. ئەو ساڵانەی کە گفتوگویان دەکرد لەگەڵ حکوومەتی عێراقی هەمیشە کە ئەچوون کاک حەشیم دەیانگوت لیستی موچەی فەرمانبەرانتان چەندە؟ دەیانگوت 1,200,000 بۆ نمونە ڕقمێکیانەوە. ئێ باشە کات تەفاسیلی ئەم 1,200,000 کامەیە پێیان نەبوو. یعنی تۆ دیقەت بدە ئێستا حالیەن تەنانەت کە بەرپرسەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لێدوانە دەن هەرێکان قسێگەکە حتا لەو نسبەتەی کە بۆ نمونە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان موچە خۆران با بڵێن بە متەقاعدین و ئەوانەشەوە چەندی دەوێت هەرێکان ڕقمێگەڵێن بۆ لەبەرەوەی ئەم لیستی موچەی فەرمانبەرانی حەقیقی کێشەی گەورەی تێدایە، بندیواری تێدایە، ئەوەی کە لە عێراق پێی دەڵێن فەزایی، خەڵکی وهمی تێدایە، ناوی دووبارەی تێدایە و ئیلە ئاخری و ئامادەنین پاشی بکەنەوە. ئەمە کێشەیەکی ئێجگار گەورەیە. باشە ئەمە کێشەیەکی گەورەیە کەواتە هەنگاوی یەکەم بۆ یەکخستنی سیستمی موچە لە سەرتاسەری عێراقدا دەبێ بریتی بێ لە فشارکردن لە حکوومەتی عێراقی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکە کە لیستێکی پاچی موچە ئامادە بکە بە پێچەوانەشەوە یان عەفوەن نەک بە پێچەوانەوە لە هەمان کاتدا ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکرێ لیستێکی دیاری هەبێ بۆ فەرمانبەرەکانی حەسەب وەزارات. بۆ نمونە هەر وەزارەتی تەندروستی بەجیا ئەمە لیستی موچەی فەرمانبەرانی منە و ئەم لیستە جێگیر بکە لە لای حکوومەتی عێراقی و ئەمە وەکو ئیحسایەک وەکو جەردێکی لێبێت. دوو ڕێگا هەیە بەڕێی من بۆ ئەوەی کە ئێمە لەم کێشەیە نەجاتمان بێت. چونکە کێشەی موچە سیرکە بۆ مامەڵەی ڕاستەوخۆ یان با بڵێن بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچوو حکوومەتەکانی تریش لە ڕابردوودا هەمیشە شکستیان هێناوە لەوەی کە موچە بەڕێک و پێشی بدەن. تەنانەت لەو تەوقیتەشدا کە پارەیان لەبەردەستدا بووە لانی کەم نەیانتوانیوە دەرەجاتی وەزیفی و حرەکەی میلاک ڕێک بخەن. کۆرە تا ئێستا نەیانتوانیوە سندوقێکی خانەنشینی دابنێن و پێشیان دانانرێ. یعنی تۆ تەسەور بکە ئێسام حکوومەتی مەسرور بارزانی کە هات على ئەساس ئیسلاحاتەکە تۆ بزانە ئەو نزیکی تەمەنی بێ بە 5 ساڵ نەیتوانیوە سندوقێکی خانەنشینی دابنێ کە ئیستیقطاعات و لێبڕینی خانەنشینی بخاتە ئەو سندوقەوە. ئەوە کێشەکەش ئەوەیە یعنی کە ئێمەمانان قسە دەکەین ئاعتراف ناکەن بەوەی کە ئەمانە فەشەلیان هێناوە لەم حکومڕانی و لەم مۆدێلە. ئێستا بەڕێی من دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جا ئەگەر پارتی بێ ئەگەر یەکێتی بێ ئەگەر سبینێ من و تۆ هەر کەسێکی تریش بین پێویستە بیر لەوە بکەنەوە چارەسەرێکی ڕیشەی موچە بکەن. بۆ ئەوەی چارەسەری ڕیشەی موچە بکرێ یەکەم هەنگاو و یەکەم بربەست لە بەردەمما بریتیە لە دروستکردنی لیستێکی پاک و بێگەرد و بێکێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەبێ ئەوە نە عێراق دەتوانێت ئەمە چارەسەر بکە نە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش چارەسەر دەکرێت. کەواتە دوو خاڵ یەکەم عنوانەکە دەبێ بریتی بێ لە یەک خستنی نەک ئەنی من پێم وایە ئەمە هەڵەیە ئێمە لە ڕابردوودا زۆر ئیشمان لەسەر کردووە من ئەم قسانە لە تەجروبەوە دەکەم کاک حەشیم دەبێت عنوانەکە بریتی بێ لە یەک خستنی سیستمی موچەی فەرمانبەرانی عێراق
لەسەر تاسەری عێراقدا موچەخۆران. لە ڕووی موچەخۆران بڵێ لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە حتا تەنانەت سندوقی خانەنشینی و هەموو ئەوان دەبێت خانەنشینەکان جیاوازێکی زۆرە کە کوشار ئەوەی بەڕێزە دەڵێ سەر لە کەمتری موچەی خانەشی لە عێراق 500,000 لێرە 220,000. بەڵێ ئەمە دزیە لە خانەنشینان جاری تریش باسم کردو ینی ماگانە خانەنشینی هەرێمی کوردستان یعنیەوەی کە موچەکەی 220,000 لانی کەم 300,000 کەمتر نزیکی 300,000 لێ ئەدزرێ لەبەرەوەی لە چوارچەوەی دەوڵەتێکە کەمتر لە 500 وەرناگرێ بەڵام ئەم لێرە لەبەرەوەی کە چوزانم ینی دەرگیر بۆ لەگەڵ گروپێکی فاشیل و دەسەڵاتدار کۆمەڵی خەڵکی بەڕاستی ناحکومڕانە تووشی ئەمە بۆ بە ئەم فکرێ تەواوکەم بۆی وەکو خۆی بگا کاک حەشیم هەتاکو حکوومەتی عێراقی فشاری لێ نەکرێ کە ئەبێ مەرجی سەرەکی بۆ مامەڵەکردنی موچە و بۆ مامەڵەیەکی شەفاف لەگەڵ موچەیە بریتی بێ لە لیستێکی پاک و بێگردی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یعنی دەبێ لەمە دووە پەرلەمانتارانی ئێمە لە پەرلەمانی ئیتیحادی تەنانەت ئەگەر پەرلەمانی کوردستانیش جارێکی کە هەڵبژاردن کرا ئەبێ فشاریان بۆ ئەوە بێ عیبە یعنی زۆر ناچیز و شوورەیە هەرێمی کوردستانی 4 محافەزە تۆ نەتوانی لیستێکی موچەت هەبێ بڵێ ئەمە لیستی موچەکەمە معقول نییە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە یەکێتی و پارتی بە ناوی بندیوار و ینی نەتوانن لیستێک دروستکەن ئەمە کێشەیەکی گەورەیە و حکوومەتی عێراقیش فشاری لەسەر بکرێ ئەبێ قۆناغی یەکەم بریتی بێلەوە بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانج و بە پلان و بە پیلان نەیویستووە و نایەوێ لیستێکی موچەی ئاشکرای هەبێ بۆی سبەی نەڵێن کاکە بۆ نمونە حکوومەتی عێراقی لیستەکەی لەلایە قوتینی ئەم ڕاتبە کاڵێ من ئەو ڕاتبە ئەنێرم بەم شێوازە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وا لێ دەکەم من جاری تریش هەر لەم ستۆدیۆ باسم کردو بۆ جەنابەت کاک حەشیم خۆ ناکرێ بۆ نمونە مەسەلەن پۆلیسێک لە هەرێمی کوردستان ڕقامێک وەربگرێ و لە بەغدا یاخود لە بەسڕە یاخود لە ڕقمێکی تر وەربگرێ موچەیە وەکوی نمونەکەی جەنابەت باس کرد بۆ نمونە خانەنشینان ئەمە کێشەیەکی ئێستاییە و کێشەی مستەقبەلیشە ها چونکە لە عێراقدا لە ئایندەی عێراقدا بە تایبەتی ئەگەر ئەزمەی ئیقتصادی دروست ببێت کێشە بۆ موچەی فەرمانبەرانی عێراقیش دروست دەبێت چونکە عێراق لە دەرەوەی ستانداردە دەولیەکان خەڵکی تەعیین کردووە نسبەی موچەخۆر لە عێراقدا لە دەرەوەی هەموو ستانداردێکی دەولیە ئەگەر ئەزمەی ئیقتصادی لە دنیادا دروست ببێ عێراق ناتوانێت خۆشی موچەی فەرمانبەرەکانی خۆی بدا ئەبێ دەست ببا بۆ یەدەک و ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغەکانە ناچار بێ ئەوە ئەگەر ئەزمەیەک دروست ببێ و ئەگەر ئەمە عێراق نەچێتە سەر خاڵیتەی بەرهەمهێنانی غاز و ئەمانە باسیم حاڵەتە ئەەکەم چونکە ئێستا گریمانەکان ئەوەی کە عێراق غازی خۆی بەرهەمبێنێ زۆر دەوڵەمەندترە بێ لەوەی کە ئێستا هەیە باسی هەردوو گریمانەکە دەکەم بەڵام بۆی هەرێمی کوردستان و خەڵکەکەی بە یەکجاری لەم کێشەیە نەجاتیان بێ پێویستە سیستمی موچەیان لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە وەکو دەوڵەتی عێراق لێ بکەن ئەم سیاسەتەی کە من خۆم نەوتی خۆمە فرۆشم و موچەی خۆمەدەم و تۆش نەوتی خۆت بفرۆشە و موچەی خۆت بدە ئەوەی کە بە تەصدیری مستەقیل بە ناوی ئابووری سەر بەخۆوە دەسەڵاتدارە فاشیلەکانی هەرێمی کوردستان ئەمەیان بەسەر خەڵکی کوردستاندا هێنا و لە 2014 خەڵک تووشی کێشەیەکی گەورە بووە ئەبێ ئەمە کۆتایی پێبێ بۆ ئەوەی ئەوە کۆتایی پێبێ دەبێ ئەوانە تێبگەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی ئەم دوعایی لە سیاسیەی کە دەسەڵاتی ئەم دوو سنووریان بەدەستەوەیە ئەو هێزە سیاسیانەی کە بەڕێگەون بۆ ئەوەی کە ڕۆڵیان هەبێ لە ئایندەی ئەم هەرێمەدا دەبێت لەوە تێبگەن حکومڕانی و حکوومەتداری تەنها بریتی نیە لە موچە زۆر شتی ترە ئیدارەدانی ئەم هەرێمە تەنها بریتی نیە لە موچە زۆر شتی ترە ئەسڵەن ئێمە زۆر دەمێکە من لە کێشەی دەوائری ئیتیحادیەوە کاک حەکیمجان هاوار دەکەم بارسوچیە بۆ سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان دەوائری ئیتیحادیەکان حکوومەتی عێراقی پارەیان بداتێ تۆ ڕێخستنی شؤونی خەڵک ڕێخستنی ژیانی خەڵک لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هاتوچۆوە لە ڕووی خوێندنەوە لە زۆر ڕۆ ئەوانە هەمووی حکومڕانی گەورە گەورن لە ڕووی فەرهەنگی و سەقافیەوە لە ڕووی دروستکردنی نەتەوەوە ئێمە ئەم هەرێمە هەڵتەکێنراوە لە ڕووی هەستی نیشتیمانی و هەستی نەتەوەیی و زۆرشتی تر لە بینی زاخۆ و چوزانم دهۆک و هەڵەبجە و سلێمانی و ئەوانەوە ئەبێ جارێک کە ڕوحێکی تری نیشتیمانی یعنی ئیشی دەوڵەتداری حکومڕانی بریتی نیە لەوەی تۆ پێ دوا بێ ئەگەر موچەکەت بەدەست نەبوو کەواتە تۆ نیت ئەم عەقڵیەتە ئەبێ کۆتایی پێبێ بەڵام وەکو وتم بۆ ئەم مامەڵە ڕاستەوخۆیە هەنگاوی یەکەم بریتیە لە تێپەڕاندن و چارەسەرکردنی لیستی موچەی فەرمانبەر بەسەندێکیان پێیان وایە ئەمە بچووکردنەوەی ڕۆڵی هەرێمە حکوومەتی کاربەڕێکەری هەرێمە لێدانە لە قەوارەی هەرێم ئەگەر ئەمە سەر بکرێ دەستەوەی کە بەڕێز دەگەر لیستێکی موچەی ڕێکوپێکە بێ بدرێتە بەغدا و دوایی موچەکە بدرێت بەمە هەرێم بچووک دەبێتەوە
هەرێم بەمە یاخود دەسەڵاتدار زۆر ئێستا موچە ڕاستە خۆ لە بەغداد وەردەگری زانی کە حەچیم کێشەکەوەیە هەرێم بەوە بچووک نابێتەوە هەرێم بەوە بچووک نابێتەوە کە خەڵکەکەی بە شێوەیەکی ئینسیابی و ڕێکوپێک ماگانە موچەی خۆی وەربگرێ ئەو سلفانەی کە لە عێراق هەن ئەو پێشینانی کە لە عێراق هەن وەری بگرێ بانکەکانی عێراق بگەڕێنەوە ئەم با بڵێن شارانە ئێستا تۆ دیقەت بدا ئەوەی کە بۆ خەڵکی بە حرام دەزانن بۆ خۆیان حەڵاڵە یعنی کە تەصدیری مستەقلی نەوتیان دەست پێ کرد بانقێک کە نزیک بوو لە سەرۆکی حکوومەتی ئەوسا بە ناوی کوردستانەوە هەموو داهاتینەوە دەچۆ بۆ ئەوان بانقی تایبەت بە خۆیان باشە کە سەرۆکاتی حکوومەت گۆڕا داهاتی نەوت لە کوردستان بانکەوە ڕۆژ بوو ئارتی بانکوانیە ئەو بانکی کە نزیکە لە ویتریانەوە یعنی لە مستەوای بانکیشە بۆ خۆیان بە هینی ئەزانن بە حەڵاڵی ئەزانن بەڵام بە حەڵاڵی نازانن بۆ نمرە بانکەکانی عێراق بێنەوە بۆ ئێرە بۆی بتوانن کۆمەڵک پێشینە بدەن ئەزانی حکومڕانی بۆ لاواز نابێت کە خەڵک موچە بە ڕێک و پێشی وەربگری حکومڕانی بە گەندەڵی لاواز دەبێ بە کلکایەتی دەرودراوسێ لاواز دەبێ بە گرتنی ڕۆژنامەنووس و ڕۆژنامەوان لاواز دەبێ بەو بەداخەوە ینی لەگەڵ ڕێزما بۆ بینەران بەو بەڕەڵایی و بەو پاشاگردانی لە کوشتن و لە تیرۆر و لەوەی کە لەسەر شەقامەکانە دەیبینین بەوە دروست دەبێ بەنەمانی ئینتیما دروست دەبێ یعنی کەسێک لە وڵاتەدا ماگانە موچەیەکی ڕێکوپێک وەرنەگرێت تۆ چۆن پێ وایە ینی ئینتیمای دەمێنێت ینی ئەمانە هەموو جۆرە ئینتیمایەکی نیشتیمانی و نەتەوەییان کوشتزانی کاک حەچیم لەم ڕۆژانەدا نەکردووە زانانی مای پێکەنینە ئەم جارێ ینی تعلیقێکی جوانی وابزانم کاک علی کەریمی بوو بینیم لەسەر ئەو قسەی کە جەنابەت ئەو کاکەی کە باسی ئەوە کا شۆڕشمان نەکردو هەر تەمەنی هێوەنی شۆڕشی کردبێت هەر تەمەنی هێوەنی ئەو بەژاری شۆڕشی کردبێت ینی تا ئەم جۆرە قسانە بکات بەڵام جۆم لە قسەیەکی مامۆستایەک بوو لەم ڕۆژانەی مامۆستانی ناڕازی تەبەن بالمناسبە کۆمەڵی گروپی مامۆستای ناڕازی هەن ئێستا زۆر جێگەی تەقدیرن بەشێکن لە ویژدانی زیندوی کۆمەلگەی کوردی ئێستا بە تایبەتی لە سنووری سلێمانی ئەو مەنتیقەی زۆر پێویستە ڕێزیان لێ بژیرێ زۆر پێویستە تەقدیر بکرێن یەکێک لەو مامۆستایانە جۆم لە لێدوانێکی بوو دەیگوت مژدە بێ بۆ خەڵکی کوردستان ئەمەوێ خەڵکی کوردستان لەوە دڵنیا بکەمەوە ئەگەر لە 30 ساڵی ڕابردوودا شتی پارتی نەیانتوانی بێ ئەم میلەتە لە ناوبەرن کەواتە میلەتە قەت لە ناو ناچێت زۆر پێم قسەیەکی جوان بوو یعنی هیچ نەماوە بەرامبەر بەم میلەتەنەی کە ئەو میلەتە هێشتا بە پێوە ماوە هێشتا ماوە کەواتە ئیتر لە ناو ناچێت چونکە هیچ دژایەتی و دوژمنایەتێک نەماوە هی ئەم میلەتە بکرێ بەرحاڵ بگەڕێمەوە سەر ئەسڵی قەزیەکە ئێستا هەوڵێک هەیە واژۆ کۆکراوەتەوە باش بەس دوایەوە دەبێت چی بکرێ بۆ هەنگاوی دوو ئاستەیە دوو شێواز هەیە یان ئەوە تا ئەوان داوا بکەن وەکو هەوڵەکەی عبادی ئەوسا وەزارەت بە وەزارەت جەرد بکرێتەوە جاریش کە سەر لە نوێ لیژنەیەکی پەرلەمانی و حکوومەتی بۆ نمونە یان لیژنەیەکی وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی تەخطیتی حکوومەتی عێراقی بێن جەردێک بکەن ئیحسای بکەن بۆ مۆزەفین کە من پێم وایە ئەگەر جدی بن بڕوان پێ بکە لە خلالی مانجێکا تەواوی دەکەن وەزارەت بە وەزارەت ئەگەر وەزارەت بە وەزارەت نایکەن ئەتوانن لەسەر مستەوای محافظە بیکەن بۆ نمونە هێزێکی وەکو یەکێتی کەوسا دژی ئەو هەوڵانەی ئێمە بوون ئێستا جاریش کە ئێستا واژۆیان کردووە باشە دەستخۆشیان لێ یەکەم هەنگاوێکە بە ئاراستی ڕاستدا بەڕێی من خۆزگە ئەو کاتەشار پشتیوانە بوون دژنە ئەبوون بابێن لەسەر مستەوای محافظە بیکەن مستەوای محافظەی بۆ نمونە سلێمانی و هەڵەبجە موچەخۆری چەندە ناڵم بەس موچەی ئەو شوێنانە بنێردرێ نا بۆ نمونە بڵێ کاکە من ئەوەندە موچەخۆرم هەیە هەولێر و دهۆک با بڵێن دهۆک و عەفوەن هەولێر و دهۆکیش ناچار بکرێ ئەوانیش موچەی لە مستەوای محافظە بۆ نمونە خۆ دوو ئالێت هەیە یان لە مستەوای لە ڕێی وەزارەتەوە یان لە ڕێی محافظەکانەوە بەڵام شتێکی لە هەموو دەوڵەت ینی ساوانی کە لە با بڵێن لە بیرۆکراسیەتی ئیداری شارەزانیان خەڵکی مەسلەچین لەم قسانی من باشتر تێدەگەن شتێکی لە هەموو دەوڵەتێکدا لە هەموو حکوومەتێکدا لە هەموو وەزیفێکدا پێ دەگوترێت میلاکات یعنی تۆ ناکرێ بە ئارەزوی خۆت بۆ نمونە دائیرەیەک هەیە بۆ نمونە دائیرەیەک هەیە لە عێراق ئەم دائیرەیە 50 کەسی بۆ تەعین کراوە معقول نییە تۆ 150 کەست بۆ تەعین کرد بێت بە پەنجەی دەوام بکەیت و 100یشی کردبێتت بە پاسەوان و کردبێتت بە بندیوار و کردبێتت بە وانە ماگانە معاشەکەی وەربگرێت ناکرێت ینی بۆیە هەنگاوی یەکەمی ئێستا و ئایندا لە ناوخۆی هەرێمی کوردستان ئیسلاحات بکرێت یان بە ئاراستەی عێراقدا دەبێت لیستی موچەی فەرمانبەران ئەولەویەتی یەکەم بێ ئەگەر ئەوە نەبێ کاک حەشیم تۆ پرسیارێکی سادە هەیە کە جەنابەت پێویستە بیکەی من بۆم باس کردی لە 2016 ئەم تەرحەمان کردو تازانیە لە 2019 ئێمە لە لیژنەی دارایی و هاوڕێیانمان لە گروپی هیوا ئەوسا هەوڵماندا بۆ چارەسەر نەبوو بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی ئەم لیستەی کردووە بە بەهانە بۆ نمونە لە دڵی خۆدا دەڵێ عێراق چۆن ناتوانێت موچە بدە خوا لیستەکەی لانیە هەر بۆیەشە خوان هەر جارە و ڕقمێک دەڵێن
هەرجارە و ڕقمێک دەڵێن ئێستا بڕوان پێ بکە بڕۆ بەجیا قوبات تاڵبانی مەسرور بارزانی جێگرەکانیان عفو وتەبێژەکانیان وەزیری دارایی ڕاوێژکارەکانیان هەر یەکیان بەجیا بخەرە ژوورێکەوە من گرەوەکەم لەسەر ئەوە تەنانەت دوای ئەم قسەیەشم کە ئێستا بۆ یاە هەر یەکیان بەجیا بکەرە ژوورێکەوە کامیرێکیان بەرامبەردانێ لیان بپرسە ژمارەی فەرمانبەرانی هەرێم چەندە چەندیان پێویستە موچە ئەگەر 5-6 ڕقمی جیاوازت بۆ دەرنەچوو بزانم هیچم نەزانیەوە باشە هەرخوایان ئێستا حەزەکەی لە دوانەکانیانت بۆ دێنم یەکێک بۆ تەنێرم کە چۆن بە ڕقمی جیاواز چۆن شتیوە ئەبێ ئەمە چۆن حکومڕانیەکە بۆ خاتری خۆ وازەکەی بکرێتە بەرگەیەک ئەگەر یاسای بودجە ساڵی داهاتوە مار بکرێتەوە لە ناو یاسای بودجە بچەسپێنرێت باشترە لە 2009 حەزەکەی ئێستا دقەکەت بۆ خوێنمەوە لە 2009 ئێمە جێژیرمان کردبوو ئەمە کاتەلی ئەندامی لیژنەی دارایی بووم کێشەی زۆرمان کرد جەنەبی مامۆستا ئەحمەد و دکتۆر جەمال کۆچەرە زانن لەگەڵ کاک شیروان ئێمە پێشنیارمان کرد کە ئەبێ بوترێتی ئیلزام و ئەبێش مانگەکەش دیاری بکرێت کە تا ئەو کاتە جوابیان نەدایەوە جوابیان نەدایەوە ئەزانی بۆیە ئەڵم کێشەکە قانونی نییە ئەبێ بە ئالیەتێکی عملی طبعا ئەوەی قتراحی کە ئەو برادرانە نووسیویانە زۆر شتێکی جوانی تێدایە ئەڵێ بەو ئالیەتە عملی کە ئێوە بە گونجاوی ئەزانن یاسایی و عملیە بەڵام بەڕێی من هەنگاوی یەکەم بریتیە لەوەی کە ئیلا ئیش بکرێ بۆ لیستێکی موچەی ڕوون و ڕاشکا و ئاشکرا و وازح بۆی عێراق لە بەردەستیدا بێ ئەو جار بڕوا بێت بە حرەکاتی میلاک ڕێک بخە حرەکاتی میلاک ڕێک بخە ئاخر خۆ تۆ تەسەوەر کە هەندێک مؤسسات هەیە لە هەرێمی کوردستان هەیە لە عێراق هەر نییە چۆن چی لەوە ناکەی کاک حەکیم ئەبێ ڕێکێکی ئەبێ بیکەی بە یەک سیستم تۆ زانی شتێکە پێ لە ئینگلیزی پێوتری ئەدەپت ینی هین چوونە ناو سیستمەکە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بچێتە ناو سیستمی دارایی عێراقەوە ئەمە بەس بە قسە نابێ پێویستی بە ئالیەتی عملی هەیە ئالیەتی عملی بریتیە لەوەی کە وەکوتم عنوانەکە بریتی بێلەوە هەوڵەکەش بریتی بێلەوەی لیجان دروست بکرێ و بە فعلی هەوڵ بدەن بۆ نمونە وەزارەت بۆ وەزارەت یاخود لە مستەوای محافەزەکان تۆ موچە خۆرت چەندە بۆی ئاوا چارەسەر بکرێ ئەگەر نا وەڵڵاهی بەدەست دیشەتی و پارتی بێ بەدەست گروپی دەسەڵاتداری ئەم هەرێمە بێ قەت ناکرێت نایەڵن مانەوەیان لەسەر ئەو بیستی موچەیە پیان وایە ئەگەر موچیان لەبەردەست زانەمێنێ ئەگەر موچیان لەبەردەست زانەمێنێ ئەمانە من جای تریش باسم کردومان حیزب نین بوون بە بلۆکی دەسەڵات حیزب ئەوەیە کە بچێتە معارەزە و بێتەوە بێت بڕاتەوە دەسەڵات و ئەنەوانە بلۆکی دەسەڵاتن بلۆکی ینی عائیلەیەکن وەکو سوڵتە سەپاون بەسەرم هەرێمی کوردستانەیە لە ڕێی چەک و پارەوە ینی وازەحە ئەمە و پیان وایە ئەگەر چەک و پارەیان لەبەردەست دانەمێنێ خۆی دوو هەنگاو کە هەنگاوی ڕیشەین بۆ ئیسلاح لە کوردستانی عێراقدا بریتیە لە چەککردنی هێشەتی و پارتی و بێلایەنکردنی چەک و بێلایەنکردنی پارە بۆ ئەوەی چەک بێلایەن بکەیت ئەبێ هێزیشی نیشتیمانی دروست بکەیت کە لە دەرەوەی ئیرادەی ئەوان بێ کە ئەمە مستحیل نییە وەکەوەی کە خەڵک پێی وایە مستحیل بەڵێ توانێت چەک بکرێ ینی ئیرادەی دەولی هەبێ ئیرادەی ناوخۆیی هەبێت یعنی فشار هەبێ لە ڕێی شەقامەوە ئەکرێ یان ئەو هێزانی کە ململانی سیاسی دەکەن بەڵام نەک بەم شێوازە شەرمەی کە ئێستا ئیکەن بەڵام لە بینی قەوسێکدا ئەمە یەکێک دووەم مەسەلەی بێلایەنکردنی پارە بێلایەنکردنی پارە لەبارە هەرە دیارەکەیدا کاک حەشیم بریتیە لە تەوتینی موچە لە مستەوای عێراقدا بە یەک سیستم یعنی فەرمانبەرێک دانیشێ لە ماڵی خۆیان وا تێنەگا ئیلا بە یەکێتی و پارتی موچەی بدەنێت تێبگات ئەم موچەکەی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا ڕێکخراوە وەختی خۆی ئێمە کەم قسانەمان دەکرد دەیانگوت وەڵڵا ئەمانە زۆر ڕوو لە عێراقن و عێراق چین وانە بە حساب دەوڵەت دروستەکەن ئەوان من نەزانین دڵم بەچی خۆشە ئەم قسانێکی ئێستا بۆ تۆ یەکەم بڕوان پێ بکە گەر ڤیدیۆکانی بەرنامەکانی پێشوش لێک بدەیتەوە من لە 2015 و 16 قسانم لەگەڵ جەنابەت کردووە لە 17 قسانم بۆ جەنابەت کردو ئێستا هاتوونەتە سەر ئەو ڕێی ئێمە زۆرم پێخۆش بوو کە فراکسیۆنی یەکێتی واژۆیان کرد چونکە ئێمە کە لە 2015 و 16 باسمانە کردیان گوت کاکە نابێ و ئەمە چییە و ئەمە هەرێم لاوازەکە ئێستا تێگەیشتون ئێمە زۆر هاوارمانە بابە سیستمی مالی عراق یەک سیستمە یەک سەلەی ئیتیحادی هەیە ڕسمی سیاسی مالی دەستوری سەلاحیاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە هیچ شتێک لاواز ناکە ئێستا زۆرم پێخۆشە کە ئەوانەی وەختی خۆی دژمان بوون هاتوونەتە سەر قەناعەتەکانی ئێمە بەس چوونی یۆف دێرەمیش بۆ وەڵات پێت خۆش بوو کە ڕۆشتن بۆ بەغدا لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کۆبوونەوە ئەرە وەڵام من پێم خۆش بووە من وەختی خۆشی من ئەزانی خۆی عادەتەن ئەم عیلاقەیە بێ عیلاقەیەکی زۆر تەندروست بێت تەنانەت زۆریش پێویست بم هاتوو چۆی وەفدوشتەنەکە بەڵام لانی کەم ئەم جۆرە سەردانانە ئەزانی چی بۆ دەرەخە کاک حەکیم لانی کەم زەیف و درۆ و دووڕووی بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کورسانت بۆ دەردەخا کە لە هەرێمی کوردستان وا نیشانی دەدەن ئەوان زۆر دژی عراقن زۆر عراق بە دوژمن دەزانن حەشد بە دوژمن ئەزانن کەچی کە دوایی دەرەکەوێت لە کۆبوونەوەکاندا چۆن تەمەلوق و ماستا و مامەحەمەیان بۆ دەکەن چی دەرکەوتووە زۆر دەرکەوتە خۆ قسانەی ماوەی پێشووی خەزعەلی دیار بوو ینی ماوەی پێ من جارتری ژوتومە ینی من سوپاس بۆخوا
لە کەناڵی عەرەبیە باسی گەندەڵیەکانی حەشدی شەعبیم کردووە. یعنی هەتا بەرنامەیەکی بەناوبانگی وەکو بەشیر شۆک لە قوتەکەی منیان هێنابوو بەکاریان هێنایەوە کە باس لەوە دەکەم حەشت پڕێتی لە فەزایی و لە گەندەڵی کە چی بەداخەوە ئەوانەی کە لێرە بە زمانی کوردی قسە بەوانە دەڵێن نەچەند بە عەرەبی ماساویان بۆ دەکەن. ینی قسەکانی خەزعەلی لە کۆنگرەکەی یەکێتیە واضح بوو، من لە فەیسبووکیش بڵاوم کردوتەوە. زانی کاک حەچیم کاتیەوە هاتووە خەڵک بەگشتی تێدا ئەگەر سەرۆکی حکوومەتی کاربەرە کرد بڵێ ڕاستی و ڕاشکاوی و ڕاستیم لە تۆ بیستووە لە سەڵاتدارانێرە. ئەزانی کاک حەچیم من بۆ خۆم ئەوە ئەزانم هەموو جۆرە لیقائێک هەموو جۆرە دیدارێک پێویستی بە جۆرێک لە مجاملە هەیە، من لەوە تێدەگەم. ینی بای ئەوەندە هەم دنیا بینیوە هەم لەناو وەسەتی سیاسی و دەوڵەتی و حکومڕانیا بووە، بەڵام ئەمە پێویستی بەوە نییە. مەسەلەن بەڕێی من ڕاشکاویەکە بەس بوو، ئەنی توانی بڵێ من تۆم بەکو کەسێکی سەریح، بەڵام کە پێڵێک ڕازگۆ سیفەتی سادق یان سیفەتی صدق ئاسان نیە بیدەیتە پاڵ هەموو کەسێک، بە تایبەتی کە تۆ لێرەوە لە کوردستان بە زمانی کوردی میدیاکەی خۆت ئەو کابرایەت کردبێ بە شەیطان، هەزار قسەت پێوت بێ، هەزار تۆمەتت دابێتە پاڵ، خەڵکت کردبێ بەجاشی ئەو چوزانمەوەی کە لە میدیاکانیە دش بە هەموو خەڵکی هەر کەسێک ئەیکەن کە ڕخنیان لێ بگرێت لە تایپی ئەمەمانان. ئەگەر ناخۆ من لەوە تێدەگەم ئەزانی ئەمە قزەیەک نییە بەڕێی من، ئەمە قزەیەکە خەڵک گرنگە ئەو ڕاستیانە بزانن. ئێستا تایبەت بە یاسای بودجەش کە جێبەجێ نەکراوە خوارد و چەخۆرنی خەڵکی تریشە چاوەڕێی پرۆژەیە ئەوەی کەی سەرچاوێکی داهاتینێت چاوەڕێی بژانەوەی بازارە سیاسەی بودجە کێشەی بۆ دروست بوو ئەمساڵ بە قەرز دەبێت چاوەڕێکەکەن موچەکەش بێ ئەوەی کە پەیوەندی بە پرۆژەوەیە. ئەزانی هەرێمی کوردستان داهاتی لەبەردەرزا هەیە، ینی ئەمە ڕاندوتەوە. ئەنی ئێستا پێم خۆشە دیسان ئێستا خەڵکانێکن کە خوان وەکو پارتی پێشتر دەرخستووە بەڵێن وڵای مەس قەنەعەتمان بۆ نییە کە داهات لەبەردەستی حکوومەتی هەرێمانە نەبێت. یعنی ئەو ڕقەمانەی کە لە داهاتی ناوخۆ باز دەکرێت لە بینی 350 بۆ 450 تەنانەت بۆ 500 ملیاری مانگانە باشە وازحە. ئێوە دووسێ مانگە دەستیان لێ نەداوە، دەستیان لە دینارێکی ئەوە نەداوە، ئێستا کایداتە ناوخۆیە. ئەزانی ئەوەندەمان وتووە کە لە بینی یەشێتی و پارتی و لە بینی ئەم دوو خێزانە سیاسی ئەوانە داهاتێکی زۆر دیار نامێنێ بێتان بووە. یعنی لەم تۆقیتەیە کە خەڵکی کوردستان موچەینی ئەوان خەریکی کردنەوەی کەناڵی ئاسمانی گەورەن لەو تۆقیتەیە کە خەڵک ئێمە باسمان کردووە خۆ ئەوان قەت پچیان نەکەوتووە، نە میدیا حیزبەکانیان دەزانی دەسەڵاتی ئەوان پچی نەکەوتووە لەسەرەوەی ئەم پارەیە چی لێ دێ و چۆن دێت. ئێمە ئەبێ هەوڵمان بۆ یەکشت بێ کاک حەشیم، هەوڵی جددی ئێستا من بڕیارم داوە لەم بەرنامەیە زیاتر پێشنیار بکەم پێشتر چارەسەرەکان بخەمە ڕوو. ئێستا کە جموجۆڵێک لە حکوومەتی عێراقیە هەیە یان لە ناو پەرلەمانی عێراقیش هەیە و ئێستا خەریکە کێشەی موچە لە مستەوای عالەمیشدا، یان ئێستا ئەمریکا هاتوۆتە سەرخەت بۆ چارەسەرکردنی و ئێستا قەرارە نەوتی هەرێمی کوردستان جاریش کە ڕادەزێنی با بڵێن بڕواتەوە لە ڕێی بۆڕیەوە. ئەبێ هەوڵ بدەین کێشەکان بە ڕیشەی چارەسەر بکەین، بۆ ئەوەی بە ڕیشەی چارەسەری بکەین نابێ لێگەڕین بۆ ئیرادەی یەکێتی و پارتی چووکە نایانەوێ بیکەن ئیرادی دەسەڵاتداران ئەڵەن بەس دۆخان پێی خۆش ئێستا پارتی وێتینەوە تەربەتەن کرد بفرۆشرێت داهاتی ناوخۆ ڕاستی عێراق نەکرێت بە قەرز پارە لە عێراق وەربگرن. سیرکە بێجگە لە داهاتی ناوخۆ بە بەردەوامی نەوتیان فرۆشتووە بەرمیلی بە $35 تقریبا تەنی بە 240 شتێک، یعنی بە بەردەوامی لە بازاری ڕەش فرۆشتویان هەندێکیان ناردوتە دەرەوە بە قاچاق. داهاتی ئەوەش هیچی دیار نییە، هیچی دیار نییە. ئیشکال زۆری حکوومەتی هەرێمی کوردستان جەماوە بەسەرچوویان ئەوەی کە دێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کێشەی زۆری نەوتیشیان بۆ ئەمێنێتەوە. حتا ئەگەر نەوتیش جاریشکە بڕواتەوە کری کۆمپانیەکان چۆن دابی نەکرێ و کۆمپانیەکان و حسیکە و کۆمپانیەکان عێراق چۆن چارەسەری دەکا. ئاخر دەرفەت بەڕێی من کە هاتوۆتە بەردەم ئەوانیش و خەڵکیش لە کوردستانی عێراقا ئەو دامەی ئەخیری ئەمریکایە بۆ ئەوەی کە تەقەن ئەمریکا لە قۆناغێک لە قۆناغەکانە چاوپۆشی لێکردن گوێی بادان ئەو هەنگاوانی کە پێشتر نابوویان بەرامبەر بە رووسیا و عەقدەکان و ئەوانە پێی وایە بوو بەشی خۆی لە کارەسا با بڵێن بەهۆی هەنگاوی ڕیفراندۆم و عقوبەی داون ئاخر جار باڵانسێکی بۆ ڕاگرتوون بە کۆمەڵێک مەرج لەوەی کە نەوت دەست پێ بکاتەوە حکوومەتی هەرێمی عێراق ئاگای لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ مەرجەکانیشی بۆ هەرێمی کوردستان دیارە مەسەلەی نەهاتنە دواوەی ئازادیە گشتیەکانە بەرەو پێشبردننی دیموکراسیە جۆرێکە لە یەکگرتووی خیتابی ناوخۆی ئەمەشی تایە بە ئەمانەتەوە بابێڵم بریتیە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرت و بەڕێوەبردننی هەڵبژاردنێک پێم وایە مەسجێکی زۆر وازحیان داونەتێ کە ئەگەر لە ناو خۆدا ئیسلاحات نەکەن لەسەر مستەوای ئازادیە گشتیەکان لە مستەوای دیموکراسی و هەڵبژاردنەوەوانە چیتر ئەوان دامی هەرێمی کوردستان ناکەن بەڵام بەداخەوە لەو تەوقیتەدا کە ئەمریکا ئێستا دەیەوێت جاریش کە دامیان بکە تۆ دیقەت بدە لەگەڵ کەسێکی وەکو گۆهدار زێباری وەکو
کەیسی ڕۆژنامەنووسانی بادینان چۆن مامەڵە دەکەن چەند نابەرپرسیارانە مامەڵە دەکەن چۆن مامەڵە لەگەڵ راپۆرتەکانی ڕێکخراوەی دەوڵەتیەکان دەکەن کە ئەم راپۆرتانە هەمووی تەسیری گەورەی هەیە لەسەر سومعی هەرێمی کوردستان و لەسەر سومعی ئەم کیانە. لە وەزارەتی پێشمەرگەش کێشیانە جگە لەوەی کەیسی گودار زێباری لە هەموو وەزارەتەکانە کێشیان هەیە. لە ڕاستیدا ئەم حکوومەتەی ئەخیر کە هات حکوومەتێک بوو هیچی بەسەر هیچەوە نەهێشت، ینی بەداخەوە هیچی بەسەر هیچەوە نەهێشت، ینی ینی لە زۆر ئەو کێشەی کە لە وەزارەتی پێشمەرگە هەیە لە زۆربەی وەزارەتەکان هەیە، بەس فەرقەکەی وەزارەتی پێشمەرگە لەبەر وەزارەتێکی چەکدارەوە وەزارەتێکیشە. باش بەس ئێستاش خۆیان بەسەرکەوتو وێنا دەکەن ئامادەنین بۆ داوا لێبوون بکەن دوای هەموو شکستە. ئەوە چۆن دەبینی کولتوری دەست لە کارکێشانەوە نییە؟ ئەزانی قسەیەکە ئەڵێ دیکتاتۆرەکان ئاخر کەسن کە ئەزانن بوون بە دیکتاتۆر. ئەمانەش دوور نییە شەپیان وای بخوایان زۆر لەسەر حەقن یەک دوو ئەمانە بە مافیش وێنی وا خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و نەوتەکەی دەبینن وەکەوەی پیان وایە مڵکی باو باپیریانە، یعنی پیان وایە ئەزانی ڕیشەکانی کێشەی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستاندا لە ئێستاوە دەست پێ ناکات، لە ڕاستیدا لە 50کان و لە 60کانەوە دەست پێ دەکات. ئەوەی کە ئێستا لەم کوردستانی ئێمە دەگوزارێت ڕیشەکانی لە مێژوودایە. یعنی من ئەگەر ئێستا بمێ بۆت باس بکەم کە بۆچی ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستان دەکەن، بێ بۆت بگەڕێمەوە سەر هەفتاکان لە هەفتاکانەوە چۆن مامەڵیان کردووە، تەنانەت لە کاتی ئاژبەتاڵ و نووسکۆکانە چۆن مامەڵیان کردووە. یعنی تۆ دیقەت بدە ڕێفراندۆم نموزەجێکی زۆر گەورەیە ئەلقاسی وەدانی، یعنی هەموو کەسێک گەزانەیە ڕێفراندۆم هەنگاوێکی هەڵە بوو. ئێستاشی لەگەڵدا بێ بکرە سەرچیەکانی ئامادەنین بێن بڵن بابە ئێمە کارتێکی نیشتیمانی گەورە و گرانمان لە تەوقیتێکی هەڵەدا سووتاند بمان بورن. تۆ دیقەت بدە موچە نادا، موچەی پێ نادرێ، موچە دابەش ناکات، ئەڵێ چی بکەم، ینی ئەڵێ بەرپرسیارەتی من نییە کە پێی سیرکە کە ئەڵی کاکە وەرە موچە دەڵێ بەرپرسیارەت ئەڵێ لە شوێ بێنم کە پێی ئەڵێ وەرە باشە با بەیەکەوە بە ڕیشەی چارەسەری بکەین موچە بخینە سەر هەرێمی کوردستان، ئەڵێ سەر عێراق، ئەڵێ تۆ هەرێمی کوردستان بابەت چی بکەین، ینی چی بکەین، تۆ خۆت نایدەی ناتوێ بیدەی ڕۆژ بە ڕۆژ عقاراتی تۆ دەوڵەمەندی تۆ بەزەخی تۆ نابەرپرسیارەتی تۆ گەندەڵی تۆ گەورەترە بێ کە ئەڵی وەرە با چارەسەری بکەین. ئەڕوا هەموو سەحافەت لێهانەدا دنیایەک تۆمەتت بۆ دروست دەکا، یەک دنیا جنێوت بۆ ئەنووسێ، یەک دنیا باشە، ینی چی بکەین؟ یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە من هەموو جارە بیرلەوە دەکەمەوە بە درێژایی ئەو ماوەی کە لە پەرلەمانی عێراق بووم تا 21 هەموو ئەو شتانی کە وتومە لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، لەسەر تەزدیری مستەقیل، لەسەر ڕێفراندۆم، لەسەر هەموو ئەوانەی کە لە ڕابردوودا دژ بوون ئێستا هاتوونەتە سەر و قەناعەتی ئێمە، هاتوونەتە سەر و قەناعەتە. یعنی من ئەم ماوەی پێشوو کە یادی ڕێفراندۆم ئەوانە کرایەوە خەڵکی وام ئەبینی وەکو ئێمە قسەیە کرد کە ئەو کاتە دژی من بوون، زۆرم پێخۆش بوو. قەناعەتی زۆرێک لە خەڵکیش گۆڕاوە، بەڵام دەسەڵاتداران هێشتا هەر سواری سەری خۆیان بوون کە بە حسابمانە دنیا دیدەن و لەش دەزانن. ئەمە دەنین ئەزانی خەڵک کاک حەکیم خەڵک بەرپرسیار بە تایبەتی مەسئول بە داوای لێبوردن پشوو نابێتەوە. خۆساگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێنە سەر شاشەکان بڵێن بابە ئێمە شکستمان هێناوە لە ئابووری سەربەخۆ، شکستمان هێنا لەو هەموو شیعاراتە. ئەزانی ئاخر خۆ دەوڵەت بە شیعارات دروست ناکرێ، نە دەوڵەت نە حکومڕانی. ئێستا ئەوانە پێیان وایە ئەگەر بێن بۆ نمونە دوو قسە لە دژی جەنابەت بنووسن چکە بەرنامەیەک پێشکەشەکەی دژی ئەوانی، یان من کە دوو قسە ئەەکەم لەبەرەوەی کە لەگەڵ سیاسەتی ئەوان ناگونجێ پێیان وایە ئەگەر من بە شەیتانی بکەن یان تیرۆری کەسایەتی بکەن ئەوان سەرکەوتووە بن. وان نییە، چونکە دوجار هەر ڕاستی سەردەکەوێت. تۆ ئێستا قسەیەکی ڕاست بکە با خەڵک زۆر دژت بێ ئەمێنێتەوە بۆ مێژووە، دواتر دەرەکەوێ ئەڵێن ئەوەی کە کاک حەکیم وتی ڕاستە. ئێستاش کە من ئەڵێم بۆ مێژوو ئەیڵێم بە ئەم مەسجێ و بگا لە ڕێی بەرنامەکەی جەنابەتەوە. ئەگەر ئەوانە بێن لیستێکی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕێک بخەن وە تەوتینی موچە دی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە سەرتاسەری کوردستان بکەن لە چوارچێوەی سیستمی مالی عێراقدا خۆشیان قازانجەکەن خەڵکیش قازانجەکە دڵنیابن و ئەمە نەکەن ئەبێ بە فرسەتێکی لەدەستچوو و ئەبێ بە فرسەتێکی لەدەست و لەدەست ئەوانی شەچێ و لەدەست خەڵکی شەچێ و ئەم قسەیەش بۆ مێژووەکەم. باش ئەی سەبارەت بە لاوازبوونی هەرێمەوە کارەکەیت یاخود گۆڕانکاری بەسەر شێوازی هاوپەیمانەتیەکان لە بینی کورد شیعە سونە دوای و ماوەیە. ئەزانی کاک حەکیم من لە ماوەی پێشوە پرسیارێکم ڕوژاندە بوو کە تەحالوفی بینی کورد و شیعە بۆ لێ هات. وتبووم لە دەرفەتێکە قسەی لەبارەوە دەکەم، حەزەکەم لە ڕێی ئەم مینبەری ئێوە ئەم مینبەری ئێوە ئەو بەرنامەی جەنابەتەوە باسی بکەم بە کورتی. دەرفەتی تر هەڵبەتە دەبێ بێمەوە سەری. عادەتەن حکومڕانی ڕاست کە تۆ ئێستا هەنگاوێکی ڕاستدەنی لە ئایندە دەیچنیتەوە. کورد قسێکی زۆر جوانی هەیە، چی بچێنی ئەوەش دەدووریتەوە. ئێمە لە ڕابردوودا خراپ چاندومانە بۆیە ئێستا هیچ نادوورینەوە. ئەگەر دیقەت بدەیت لە دوای 2004ەوە من هەموو جارێ ئەوە وتووە، لە دوای 2004 تەحالوفی بینی کورد و شیعە
تحالفێکی بەهێز بوو توانی زۆر دەستکەوتی لێ بنیاد بنرێ بەڵام ئەم تەحالوفە دوو قوتب تێکیاندا کە هەردووشیان دوو ڕووی یەک دراوی قەڵب بوون کە بریتی بوون لە دەسەڵاتدارانی گەندەڵی شیعە لەگەڵ دەسەڵاتدارانی گەندەڵی کورد و دەسەڵاتدارانی گەندەڵی شیعە بە باسی ئەوە بکەم لەبەرەوەی خۆیان لە حکومڕانیە فاشل بوون و خەریکی پیسخۆری و بەدکاری و گەندەڵی بوون دەستیان کرد بە شەڕێکی مەزهەبی و شکستی حکومڕانی و ئاوەدانکاری خۆیان داپۆشی بە شەڕێکی مەزهەبی سەرەتا لەگەڵ سونە لە 2006 ئەوانە دواتر لەگەڵ کورد لە دوای 2009 بە تایبەتی لە دوای 2002 دوای ئەوەی کە حکوومەتی مالیشی لە هەولێر مەسعود بارزانی پێچی هێنا دەستیان کرد بە دروشمی تند لە دژی یەکتری کە نەوتی هەرێمی کوردستان لە 2008 ئەوانە دۆزرا با بڵێن دەرهێنرا بۆی بەتانکەر بفرۆشرێ پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتیش مەسعود بارزانی و بنەماڵی بەرزانی کەوتنە ناو هەڵەیەکی ئێجگار گەورەی مێژوویەوە کە ئێستا من بۆ خۆم پێوە خۆشیان لیان بە ئاسانی لی دەرنایە کە پێشتریش تەبان ئەبوو دەرس وەربگرن لە یەک لە دوایەکەکانیانەوە لە سەردەمی 1970 و لە سەردەمی ساواکی ئێران و تا بەعسی سەدامی ئەوانە ئەویش ئەوەیە پێیان وابوو مادام نەوتیان دۆزیوەتەوە و لەگەڵ مالیکی و حکوومەتی عراقیش تێکیان داوە پێویستیان بەوە هەیە ئیلا پشتیوانێکیان هەبێ کە بیان پارێزێ ئەو پشتیوانش پیان وابوو ئەردۆگان و تووشایە بۆیە هەرێمی کوردستان محاولەیان کرد هەرێمی کوردستان بکەنە پارێک بخەنە باوەشی تورکیاوەوە هەوڵی ئەوەی کە ئەمە لەبەر چاومانە ئەوەندەی کە دەچوونە ئەنقەرە نەدەچوونە بەغداد پێیان وابوو ئەنقەرە عمقی استراتیژی هەرێمی کوردستانە نەک بەغداد نەوتی هەرێمی کوردستانیان هەر تاڵان و بڕۆ کرد بۆ هینوە بۆ ڕێکەشیان کە ڕاکێشا و تورکیا ڕێگەیدا لە دەرەوەی عورفی دەولی بەبێ ئاگاداری حکوومەتی عراقی وەرە نەوت بفرۆشەوە نەوتەکەی من هەڕاست بکە هینی کرد ئێستاشی لەگەڵدا بێ کە جاریش کە ئەنەوە دەست پێ بکەنەوە لەوە سوودیان نەبینیوە یعنی وا دەرگیر بوون سوودیان لە هەڵەکانی ڕابردوو نەبینیوە بۆی ئەگەر کە دیقەتە دەی لە گفتوگۆکانی بینی سۆمۆ لەگەڵ وەزارەتی سەرچاوە سروشتەکان و وزەی تورکیا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جاری تریش باسی ئەوم کردووە ئەوان وەکو زیاتر وەکو تەڕەفی تورکیا دەرەکەون کە ئەمە هەڵەیە ئەوان ئەبێت تێبگەن کە هەرێمی کوردستان بە قانون بە دەستور بە عورفی دەولی لە لای ئەمریکا لە لای مجتەمەعی دەولی بەشێکە لە عێراق بەشێک نیە لە ئەنقەرە ئەمە هۆکاری گەورە بوو بۆ ئەوەی کە ئەم باڵانسە تێک بچێ طبعا ئەم باڵانسە لە دوو ئاستا تێک چووە بەڵام ئەم هەنگاوە کە طبعا ئەمە بوعدی زۆری هەیە ینی ئەگەر لێشی بدەمەوە لەسەر مستەوای کولتوری لەسەر مستەوای خێڵەکی لەسەر مستەوای کە چۆن کەسێک کە عادەتەن خێڵ ئەوێ بەویتر خۆی ئیستقوا بکە خۆی بە قووت بکە ئەمە پێویستی بە دیراسی قوڵ هەیە بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەم زیاد ڕۆشنەی ئەوان ئاخر خۆ بیرت بێ لە سەردەمێک لە سەردەمەکانە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەیوت ئەگەر کێشە و نازانم لە کەرکووک دروست بکەن ئێمە کێشاخینە دیاربەکر وانە ئاوا هەڕەشی لە تورکیا ناکرد باشە دوای چی بوو کەوای لێهات بەیەکەوە لەگەڵ ئەردۆگان ئەچوون کەمپینیان نەکرد چۆن لێ بە یەک سیارە لەناو یەک پاسە چۆن ئەمە گۆڕا بۆ ئەمە وا گۆڕا مەسەلەن لەگەڵ هیچ پارچێکی تر هیچ بەرپرسێکی کورد چوو ئەمە بکە بۆ نمونە حتا لەگەڵ ئێراندا تا بالمناسبە بەنسبەت منەوە ئەجێندای ئیقلیمی یەک ئەجێندایە ڕاستە توندوتیژی دژمنایەتی مێژووی بۆ نمونە ڕەنگە تورکیا لەگەڵ وڵاتێکی فەرقی هەبێ بەڵام ئەجێندای ئیقلیمی بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان بۆ دژایەتیکردنی کیانێکی کوردی یەک شتە یعنی مانەوە نییە مەسەلەن من لایەکم پێشەیتان و لایەکم پێ ڕەحمان بێ بەڵام عادەتەن ڕاگررتنی باڵانس و مەسلحەتی هاوبەش زۆر گرنگە کە لە بەرچاو بگیرێ من بۆ خۆم پێم وایە بە استراتیژێکی ڕاست مامەڵە نەکرا لە ڕۆیشتنی زۆری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بڕۆن بۆ نمونە وەکو قفڵ ئێڵێم وەکوتم لەم بەرنامەیە تەواو نابێ بڕۆن ئیتیفاقێکی 50 ساڵی بکەن 50 ساڵ لەسەر مەسلەی نەوتی هەرێم و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتێکا بەبێ ئاگاداری دەوڵەتەکەی خۆت کە ئێستاشی لەگەڵا بێچێکە لە شێشەکانی بینی عێراق و تورکیا من پێم بۆ مە هەڵەیەکی گەورە بوو سپاس دەکەم کاتم ناوەبەست بە کوردی لەسەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان پێ دوای گۆڕانکاری دروست دەکرێت کۆمەڵی دادگەریژنامەی نردوو بۆ هەموو دەنگی ناڕازی و لایەن ئۆپۆزیسیۆنەکان بۆ یەک لیست دروست بێ نەک بەرێک یەک لیستی بە باش دەزانێت کاک حەکیم ڕاست بوێ من بۆ خۆم پێم وایە ئەمە تۆزە کاتی بەسەردا چۆ یەک دوو ئەگەر بە ئەمان تۆ قسە لەگەڵ جەنابەت بکەم لەو بەرنامەی بەڕێستا جار ئیسلامیەکان پێشتر وایە ئەولا وایە خۆیان بۆ خۆیان تەحالوفێک دروستکەن ئەو جار بیر داوا لە خەڵکی تریش بکەن یعنی ئیسلامیەکان خۆیان ناتوانن لە بینی خۆیان تەحالوفێک دروست بکەن پێم وایە ناتوانن لەگەڵ غێری خۆشیان دروستی بکەن یەک دوو من لە 2021 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ڕابردوو محاولەیەکی زۆرمان کرد ئەو کاتە گروپی هیوا کە هەمووی کۆ بکەینەوە بەداخەوە ئەو کاتە
هاوکار نەبوون هیوادارم هەڵیان دەرسیان لە هەڵاکانی ڕابردوو وەرگرت بێ من لە هەموو حاڵەتێکدا یەک دەستیم پێ باشترە لە پەرش و بڵاوی یەک دەستیم پێ باشەگەر بکرێ ئەزانی من لانی کەم پێم وایە کاتی ئەوە هاتوو هەموو هێزەکان ینی مادەم ئەم پرسیارە جدی و باشت کرد یەکشت بڵام ئەویژەوەیەکە بە ئازایەتیشی باشەوە بە ئازایەتیشی متەمەییزەوە مامەڵە لەگەڵ یەکێتی و پارتی بکەن و مامەڵە لەگەڵ دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەڕاستی کاک حەشیم بەسەراحەت ئەبێ پێ بڵم یەک پاکجە لە هەولێر و بەغدا لە بەغدا و لە هەولێر دوو پاکج نییە تۆ لە بەغدا باوەشی بۆ بکەیتەوە پێ دوابێ لە هەولێر دژایەتیەکەی نە یەک پاکجە ئەبێ ئۆپۆزیسیۆن جاری تریش باسم کردووە یەک پاکج بێ یەک گوتار بێ و بلۆچێکی جێگیری سیاسی بێ بەرامبەر بە بلۆکی سوڵتە و بە ئازایەتیەکی گەورەوە من بۆ خۆم بەڕاستی گلەیم لە جۆرێک لە خیتابی شەرمنی ئۆپۆزیسیۆن هەیە هیوادارم هەڵبژاردنەی داهاتوو من و تۆ جارێکی تر بەرنامە بکەین لێرە و معجب بین هەردووکمان بە ئازایەتی خیتابی هەموو هێزە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی سپاس دەکەین زۆر سپاس بۆ ڕست کاک شەرع عەبدوڵڵا مادومان کردی سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان